لە شاری چەمچەماڵ دیداری مامۆستا عەباسی ئاوارە ناسرا بە مامۆستا عەباسی شەهیدان بەڕێوە چوو. سەنتەری پەرەپێدانی لاوان ئۆفیسی چەمچەماڵ وەکو وەفایەک بۆ زانایانی قەدرگرانی ناوچەکە و ناساندنیان بەنەوەکانی داهاتوو دیدارێکی لەژێر ناوی دیداری تەمەنی مامۆستا عەباسی ئاوارە ڕێکخست. لە دیدارەکەدا باز لە خزمەتەکانی مامۆستای ناوبراو کرا کە جێدەستی دیار بووە لە بواری پەروەردە و پێگەیاندنی چەندین خوێندکاری زانستی شەرعی و پێدانی بڕوانامە بە مامۆستایانی ئاینی. ئێمە لە سەنتەری پەرەپێدانی لاوان ئۆفیسی چەمچەماڵ با هاوکاری مەڵبەندی کۆمەڵی دادگەری لە چەمچەماڵ هەڵساوین بە ڕێخستن و ئەنجامدانی ئەم دیدارە لە ڕێخستنا ئەمانجمان ئەوەیە کە وەکو وەفایەک بۆ خزمەتی جەنابی مامۆستا کە خزمەتی کردووە بە بابی میراث بە بابی تەلاق و تایبەتی بابەتە فیقهیەکان بە فەقیه و بە حوجرە شوێن دەستی پێوە دیار بووە لە ئێزار ئێستاش خوێندکار و قوتابی ئەو مامۆستایە ماوە لە ژیانە و خزمەتەکەن. دووەم ئێمە ئامانجمان ئەوەیە ئەم مامۆستا و کەسایەتی ڕەسانانەی کوردستان بنەوەکانی خۆمان بگەینین بە ناوتازەکانی خۆمان بگەینین کە ئێمە خاوەنی ئەم زانا و حوجرە و فەقیه و ئەدیب و ڕۆشن فیکر و خوێنەوارانە بووینە. لە دیدارەکەدا چەند مامۆستایەکی هاوڕێی و خانەوادەکەی و ژمارەیەک لە زانایانی ئاینی و ژمارەیەکی زۆری هاوڵاتیان بەشدار بوون. ڕاحەتمەن ئەمە گرنگی زۆری هەیە چونکە ئێمە زانای زۆر گەورەمان هەیە لە کوردستانە، یعنی پێویستە ئەم مامۆستا بەڕێزانە بناسرێن بەنەوەکانی داهاتوو وا نەزانن هەر خەڵکی تر یان شوێنی تر یان شاری تر یان وڵاتی تر زانایکایە. ئێمە و زانامان گەلێ زۆرن بەڵام وەکو پێویست حەقمان پێ نەداون بە چیرۆکی مامۆستایانی خۆمانمان بۆ نەگەڕاونەتەوە یاداشتەکانیانمان نەداوەتە گوێی نەوەکانی داهاتوومان. زەرورە ئێمە کارێک بکەین بۆ ئەوەی مامۆستایانی کۆچکردومان ئەو مامۆستایانەشیان کە لە ژیاندا ماون کە زانا و خوانانسن بەجیل و نەوەی تازە بناسێنین تاوەکو ڕێچکەی دینداری و خواناسی لەم کوردستان و وڵاتی ئێمە نەبڕێ. بەڕاستی ئەم جۆرە دیدارانە زۆر گرینگە. ئینشەڵڵا خوای گەورە بە عیبادەتێکی زۆر گەورە بۆ ئێوە بۆ گەنجەکان بۆ ئەو کەسانی کە پێی هەڵەسن و کە بەخێمێوەن ئەنووسێ. ئەمانە هاندانی خەڵکن بۆ هاندانی کۆمەڵگان بۆ چاکە بۆ ئەخلاق بۆ ڕەوشت بۆ یادی مامۆستا بەڕێزەکان بۆ یادی زاناکان لەوە قەدیمەکان وردەوە وەفاتەکەن ئەگەر گەنجەکان نەبن و گەنج دروست نەبێ کۆتایی دێ. بۆیە ئینشەڵڵا تەعالا ئەم بەرنامانەی جەنابتان بێتە هاندەرێک بۆ ئەوەی کۆمەڵە خەڵکێک بیر لەوە بکەنەوە کوڕەکانیان بنێرن بۆ حوجرەی فەقیه بۆ کولەی شەریعە بۆی ببنە مەلاو لە خزمەتی خەڵک نابن و دەژێت پێدەری ئەو مامۆستا ئیتر ئەو هەموو خەڵە پیاوەی کە لە بەتایبەتی ماشەڵڵا بڵین لەم یادی مامۆستا مەلا عەباسی خزمانی ئاوبارە و ئەم مەنتیقی خۆمان فەقیه و مەلای زۆریان هەبووە. ئینشەڵڵا ئەوە با ئیشارەم پێ بکردا لە وتارەکەشە داوا بکەم لە خزمانی ئەوبارە و لەو خزمانی خۆمان و ئەم مەنتیقەیە دەرێژێک پێدەری ئەم کاروانە بن. مامۆستا عەباس لە ساڵی 1930 لە گوندی ئاوبارە لە قەزای چەمچەماڵ لەدایک بووە. دوای ساڵانێک لە خزمەت و پاش 77 ساڵ ژیانکردن لە ساڵی 2015 کۆچی دوایی کردووە لە مەراسیمێکی شایستەدا بە خاک سپێردراوە. ڕێبین محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای چەمچەماڵ.